حکوومەتی تورکیا بە چ شێوەیەک ئیقامە یان نشینگا بە هاوڵاتیانی بیانی دەدات. ئەو دەنگۆیە چەندە ڕاستە دوای وەرگرتنی ئیقامە و نشینگا گوایە حکوومەتی ئەم وڵاتە ڕەگەزنامەی تورکیا بە هاوڵاتیانی بیانی دەدات. کۆسپەکانی بەردەم دەرهێنانی ئیقامە و نشینگە بۆ هاوڵاتیانی بیانی چین بەڕاست بژاردەکانی بەردەم هاوڵاتیانی بیانی بۆ ئەوەی ببن بە هاوڵاتی تورکیا چییە و چۆن دەبێت؟ من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ لە ستەمبول بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. تۆ خەڵکی شوێن دەرێ؟ ئەربیل هەولێر. خەڵکی هەولێری؟ چەند دەبی لێرێ؟ تقریبا لە نەورۆزێ لێرەمە. نەورۆز؟ بەڵێ. تا ئێستا ئیقامەت وەرگرتووە؟ ئیقامەم نییە. وەرد نەگرتووە؟ نا بۆ کورد نییە لەبەرەوەی هەموو شتێک لێرە بوتە پارە. هەتا ئاویش دەکرێت بە پارێ. یعنی ئاوەکەش بە پارێ؟ ئاوەکەش بە پارێ. زۆر باشە. یعنی ئێستا پێیان گوتی ئیقامە بە چەند دەردێت؟ ئیقامە دەرێت 5 وەرەقە 6 وەرەقە 800 لیرە 850 لیرە. بۆ خۆت ناچی مڕاجعە بکەی نادەنێ. نادەنێ؟ ناداتێ. بەجددیتە نادەنێ؟ بەس دەڵێن ئاسانە. وەڵاهی ئەوەی دەڵێ ئاسانە بابێ بۆ منی دەرکە چی دەیدینێ. ئێستا تۆ 500-600 دلار زۆر نییە؟ بۆ نەفەرێکیمە زۆرە بەس هەندێکی هەیەی ئێمە نیمانە. ئەی مەترسی لەسەر ژیانت نابێت لێرە بەرێوە ئێستا پۆلیس بزانێت ئیقامەشتوانی ڕێک دیپۆرت دەکاتەوە ناتوانێت تا 5 ساڵکە بێەوە. خەڵکێک جێبیست بوومە دەڵێ 100 دلاری نابە ئەو 500 دلار هەیە هەمووی تەزویرە. بە ئاسان دەردێتن ئیقامە ئاسانە؟ ئاسانە بەڵام مودەیەکی کام پێیان حەفمان کەشتوە. چەند پارەی دەوێت؟ مودەکە پارەکە 100 دلار 120 دلار 130 دلار بە بجێرەی عمرەکە. کارێدا 500 دلارێکە. ئەو مەکتەبەکان لێ وەرەگرن. مەکتەبەکان؟ مەکتەبی فورتوفێڵی تێدا دروست بووە؟ مەکتەبەکان زیادە وەرەگرن. خەڵکێکی فری و درابیتن لەسەر ئیقامە؟ نا هەیە لۆی دەرهاتیە بە 700 دلار بە 800 دلار. هەیە پێشووتر کە خەڵک بۆ خۆ دەستی ئیقامەت هەیە؟ من ئیقامە بەڵێ هەم. چەند دەبی لێرە دەژی؟ 2 ساڵ. 2 ساڵ ئیقامەت هەیە؟ هەر جارێک چەند پارەت دەی؟ 2000 نوێم کردوتەوە. جاریەکە منیشتم زانیم. یعنی ئەگەر بۆ خۆت بچی ئیقامەکە دەربینی پارەی زۆر ناوێت؟ نا بەخۆی پارەی زۆر نایە مەکتەبەکان هەیە چی ڕەندەوی مەکتەبەکان فێری تێدا هەیە مەکتەب فورتوفێڵی تیاکات. ئیقامەیە سوودی چیە؟ خەڵکێکی زۆر لە کوردستانیان لە عێراقیانە چی ئیسفادە هەیە؟ ئیسفادە چی نییە؟ من لێرە ئیشەکەم بە ئیقامەکە باشترە لۆ من. یعنی تەنها بۆ ئەو کەسانە باشە کە لێرە بمێنێنەوە؟ لێرە ببینیوە زیاتر ئەگەنا مودەکەی کەمە لای خۆشن ڤیزە وەرەگری 1 ساڵ هاتوچۆی پێکەی. یعنی ڤیزە و ئیقامە هیچ فەرقی نییە؟ 1 ساڵ هاتوچۆی پێکەی کاتی ئیقامەکەت بۆ چێت و بەس ئەگە لێرە ببینیوە ئیقامەکە غرامە ناگرێ و بێچێشابی لەگەڵ پۆلیس. هیچ شتێک نییە هیچ کەسێک ناتوانێت ئیقامە بۆ هیچ کەسێک دەرکات لە دەبی خۆی بە خۆت بیت تا وڵاتە شتە بەردەمی مقابلەکەش هیچ پرسیارێکیانە هیچ شتێکی دیانە لەبەرەوەی ئێمە شتێک نییە لەسەر هیچ کەسێک بدرێ بە کەس ئیقامە. ئیقامەی سیاحیە هەموو کەس حەقیەیە وەریگرێ ئەشتاوی هیچ پرسیارێک لێ ناکات کە فایلەکە و تەسلیمی سێگی دەمشادەگای بزایشی گاڵە وەستێک دەداتێ ئەلە بڕۆ وەریگرەوەی ئیقامەکە دوای 20 ڕۆژ 25 ڕۆژتێ وەری دەگرێت. گرێبەستی خانووی دەوێت سیگۆرتەی دەوێت؟ بەڵێ گرێبەستی خانووی ئەوێ گەر گرێبەستی خانووت نەبێ خەڵک بۆ تەگە لێ بە 100 لیرە بۆ تەگە. تەزویر؟ تەزویرت بۆ ناگەن هەر گرێبەستی بۆ نمونە کەسێکی زگور لە ماڵەکە ئادرسی ماڵەکەی خۆی پێدا لێ بڕۆ لەسەرەوە فێڵێکی بچووکی لێ فێڵە بچووکی تاشتە. باشە کەس فێڵی لێ کراوە یعنی ئیقامەی سەختەی پێدرا؟ سەلامە 3000 دلاری لێ وەرگیراوە ئیقامەکەش نەبینیوە. 3000 دلار؟ ئەم برادری خۆم 1300 دلاران لێ وەرگرت. 1300 دلار؟ سەلامە 3000 لێ وەرگیراوە هیچ نەبینیوە. لە ئەسڵدا کارەکە ئاسانە؟ هیچ شتێکی قورسیتیان نییە هیچ شتێک نییە بڵێ ئەمان ڕێم لێگرێ بێ واستێکی بۆ بکەم ئەمانە بە کەسێ بناسم. زمان مەزانە یەکەم جارە بێت تا وڵاتەوە دقی لە تارەکە دابەزی بۆ حەقیەوە بڕۆی ئیقامەی سیاحی دەرگەی. ڕەحمەتی تێدا ئەوانەی کە دانیشتوون لە ماڵەوە دەڵێن ئیقامەکە وەردەگرین دەڵێ کاکە هەڵخەڵێت هێنراوی ڕاست ناکەن هیچ ناکەن ئەوانەشی کە لە ماڵەوە دانیشتون و پارەیان داوی ئیقامەیان بۆ دەرکرێ شتێکی زۆر غەڵەتیان کرد توانی 300 دلار بن بە دوو بلیت بێن سیاحەتێکیش بکەن و ئیقامەی سیاحیش وەرگرن و بیژۆن.
بەشەوەی قامەیە سوودی چیە لەگەڵ ڤیزەیەکی 1 ساڵی یان 2 ساڵی هیچ سوودێکی نیە فریای واکەوێت تا دانێک کۆنە بندا بڕۆیدا معاملە دانیشتەکە 1 ساڵیە ینی بە 2 مانگ بۆ دێتەوە 2 مانگی تیامێنێت فریای قامە گۆڕی نەکەی هیچ شتێک نییە. بەپێی یاسا تازاکانی حکوومەتی تورکیا بۆ هاوڵاتیانی بیانی کە بیانەوێت ببن بە هاوڵاتی تورکیا و ڕەگەزنامەی ئەو وڵاتیان پێ بدرێت کۆمەڵێک ڕێگا هەن. گرنگترین لەو ڕێگایانەی کە حکوومەتی تورکیا ڕەگەزنامەیان پێدەدات یەکێک لەوان دەبێت 260,000 دۆلاری ئەمریکی بۆ ماوەی 3 ساڵ لەم وڵاتەدا بەجێ بهێڵێ و یاخود مامەڵەی بازرگانی یان مولکێکی پێ بکرێت. ئەوەی دیکەشیان ژنهێنان و ژنخواستن و یاشوکردنە بە هاوڵاتیەکی تورکی بە پێچەوانەوە بەشێک لە هاوڵاتیە بیانیەکان کە لەم وڵاتەدا کار دەکەن بەشێکیان زیاتر لە 20 ساڵە لە وڵاتەدا کار دەکەن و وە تا ڕادەیەکیش بازرگانێکی باشیشیان کردووە. لەگەڵ ئەوەش ئێستاشی لەگەڵدا بێت حکوومەتی تورکیا ڕەگەزنامە بەم جۆرە هاوڵاتیانان نادات. ژیان چاوایە بێ دەرێ ژیان وڵا ژیان نەباشە نەباش چما نەباشە ینی ئینسانی وسە فەقیر هەنە و کەس یاردەمجێوان نابێ ینی ئەس کرمانجی ئیستانبولێمە ینی ئەز کوردی ئیستانبولێمە ینی ئەز ناخواست گونێم پزاف ئینسانی ساتێ ینی عێراقیەتێ ورێ ئینسانێ ورێ درمەوان نەزاف نەخۆشە ناو بەرفێدا بارانێدا ورێ حیاتەوە ورێ گەشتمیشتکە. باشە کاک سینان تو خەڵکی چێن دەرێ ئەم خەڵچەوەرم باوم خەڵکی هەو لێرێ خەڵکی خەڵاوم نەرەمە خەڵکی قەڵاو منەرێ ئیقامەت هەیە ئەم لەریچم نییە هیچت نییە چەندە لێرە دەژی ئەم لە فڕەنسا ماتمێرە لە فەڕەنسای گەڕایەوە ئەس بێژم ینی برایوی هەنە باوی بەلکی باوی تێنزان برایوانە زاف زەنگینن ئەتخوازم کی وەرن برایەوە ببن ینی گونەیە ینی بلا دلێوان پێ شەوتە. باشە کەوایە لێرە دەژی بەبێ ئەوەی ئیقامەی هەبێ بەبێ ئەوەی شوێنی حەوانەوەی هەبێ مان و نەمان و مانەوەی لەم شوێنەدایە لەگەڵ ئەم ئاوە و ئەم جۆرە خواردنە خەڵکی ناوچەکە دەڵێن ڕەوشی کاکە سینان پێویستی بە یارمەتیە پێش هەموو کەسێک پێویستی بە هاوکاری خێزانەکەیەتی کە سوکارەتی کە دەرگای لێ بکەنەوە و لێرە کاکە سینان بە تەنیا نەمین. خەڵکێکی زۆر ڕویانەوە کردوی ئیقامە دەربێنن بەڵام خەڵکێک دەڵێ من فێڵم لێ کراوە لە ئەسڵدا دەرهێنانی ئیقامە لە تورکیا زەحمەتیان ئاسان کاک کامەران ئێستا تورکیا بڕوات هەبێ لەم عالەمە وەکی تورکیا ئاسانتر نییە ئیقامە ئێستا کام دەولە ئەوروپا عەرەبیە بێ هەرچی بێ چۆن ئیقامە نادەن ئێرە تورکیا دەوڵەتێکی دموکراتیەیە ئەلێ کە هاتت ژوورەوە بە قانون وەرە ئیشیش بکە شەریکە بکە خانوو بسێنە بەس ڕسمی چۆنە بێ مەسەلا یەکەمین جار کە هاتت ژوورەوە بە ئیقامە ئەتەوێ بە ئەبێ بە فیزە بێت فیزە دوو نەوعێکی هەیە فیزەی ئەلکترۆنی هەیە بە ئەنتەرنێت دەرەچێ فیزەیش بە ڕێگەی هەولێر هین هەیە لەوێ مەثەلەن قونسریە هەیە لە بەغایش سەفارە هەیە بەرەسمی کە چوت ژوورەوە کەس نالێ کەس ناوت نایانە کەس معارەفەت ناکە کەس نایپرسێت تۆ چێی لەکەوە هاتووتە مهم تۆ ڕسمی چوتە ژوورەوە کە هاتێت دەڕۆژ 15 ڕۆژ لێرە ئەمێنی خانوویەکی جارەکەی بۆ خۆت یان لە فندقێک ڕسمی دانیشتوتە اینجا خانووکە ئەگەر گرتوتە عقد ئیجار ئەبێ لە کاتب العدل نۆتەر پێیانێن تەصدیقی بکەی کاتب عدلەکە کە تەصدیقت کرد ئیمێلێکی لە ئەنتەرنێت بە ڕێگەی شەریکە ئێمە بە ڕێگەی خۆتەگەرە تێگەی لە ئەنتەرنێت لە ماڵە شش ئەتوانی مەوعد بزیێنی کە مەوعدت چەند پێتە لێ ئەمنیەت فلان ڕۆژوەرە
اینجا کە مەوعدە وەرگرت ئەبێت حاضر بی مثلا سکۆرتە پێێنن دەفتەر سەحی ئەوە حاضری بکەی عقدی ئیجار حاضری بکەی مەسەلا چەند تەکلیفی کاکە بە عمرە مەسەلا با ئەوە پێت بڵێم مەسەلا مناڵ لە دایک تازە بووە حتا 12 سال نایەوێ ئەوە نایەوێ ئەوە هینی نایەوێ دەفتەر سەح سکۆرتەی ناوێ لە 65 66 سەرەوە ئەوەش نایەوێ گەورەکان لە عمر تامی سەحیە نایەوێ بە برای خۆم بڵێم اینجا بە عمرە هەیە تقریبا مەسەلا 500 لیرەیە صحی طبعا یەکێک دێ لێ کاکە من لە ئوتێل نیم من شوقەم نەگرتووە من نامەوێ دانیشم لێرە حەزەکەم ئیقامە دەری بکەم تیجارەتەکەم مانگی یەکجار لە کوردستانەوە لە بەغاوە لە کەرکوو لە کوێوە دێم دوجار یەکجار دێم نامەوێ ئیجار بکەم عقد بکەم کەدا حەلێکی بۆم بکەن ئێمە چێلێن پێی کاکە ئەگەر خزمێکی تەیە برادێکی تەیە بڕۆ عقدەکە بێنە هینی بکە ڕسمی ئەبێ کەوایە هەندێک جار ئەوانەی 600 دلار و 700 دلار دەرێن فری و دراون کێشەکە لەوەیە گرێبەستی خانوویان نیە بەڵێ اینجا کاکامەران ئەمە هەر کەس خۆی و ضەمیری یعنی خۆی و ضەمیری خۆی ئیشەکە مناڵەکان هەر تقریبا پارەی ناوێ ئەوە حتى 12 سال بۆ بەس پارە هینەوێ مەوعدەکە ئێ مەوعدیش لێرە شەریکەکان حەقی خۆیەتی دانیشتووە لە شەریکە 500 لیرە ئەسێنێ بۆ مەوعد مثلا باشە شەریکەکە پارەی زۆر سرف دەکا کە لە کاتێکدا بۆکو باز دەکرێت ینی وەرگرتنی قامە هەمووی مەسروفەکەی 200 دلار هەندێک جار 600 700 دلار دەسێن ئەو مەسروفەی زۆرە زۆرشە ئەوە من پێتم وت براکەم ئەوەی هەر کەس بە ضەمیری خۆی هەیە استیقلال دەکات طبعا هەیە مثلا کوردە و عارەبە زمان نازانێن ئەمە چی فکرەکە ئەم شەریکە ئەلێ ئەم زەلامە کوردە ئەو عارەبە زمان نازانێ زەڵامێک ئەوێت تەرجمە بووکە بۆی ئەگەر ڕۆژی یەک زەلام بیگرە لەگەڵ خۆی با 50 دلارش بێ نەبێ هەر 30 دلار ئەبێ بیدە بەو زەلامە بەو مەوتەرجمە ئەوەش هەیە مثلا مشتریش چی فکرەکە خەرجەکەی کەمە 600 گوناح ئەو ئیقامە چی استفادەی هەیە کاکە ئیقامە چی استفادای هەیە کاتچوت بەش تورکیا لەوانەیە مانگێ 2 مانگ 6 مانگی تر فکرت بکارێتەوە ئەلێ وەڵام ئەم دەوڵەتە حەزەکەم لێرە ئیشێک بکەم ئەو قامەیە نەبێ ناتوانانی ئەو شەریکەیەک دانێ یەکەمین جار ئەبێ ئیقامەی سیاحەتت هەبێ بە برای خۆم بڵێم کە دەرت کرد سیاحەکە منیش وها بووم کە هاتم لێرە یەکەمین جار ئیقامەم نەبوو حەلم کردی قامەت دوایی شەریکەم کرد بەناوم خۆم ئەگەر ئیقامەت نەبێ نابێ ئێستا بووی بە هەوڵاتی تورکیا لێرەم بەس ئێشتا منیش ئێرە بڕاتە بێ حتێستا جنسیەم وەرم نەکردووە 22 ساڵە تۆ لە وڵاتی خاوەنی کۆمپانیایە بەڵێ بەڵێ گەورەیشی تیجارە عامە تیجارە سنا عام سیاحام بەس چییە ئێستا ناسنامەی تورکێت جنسیت پێ نەدرا نا ئێستا تەقدیمم کردووە لەبەر بۆ نەیانداوە بۆ من زۆر هاتوچوم هەیە بۆ عێراق ئەبێ 5 ساڵ لێرە دانیشی یەک ساڵ حەقی خۆتە یاساکان سەخت نییە بۆی ڕەگەزنامەت پێ بدەن ئێستا جنسیە پێت بدەن من تقریبا مواطن دەرەجە ثانیە حسابم لێرە شەریکەم هەیە لێرە دوای 22 ساڵ لە وزارة العمل ئیقامەم هەیە لەبەرەوە زۆر هاتوچوت هەبێ 100 ساڵیشتر بمێنی لێرە نایدەن پێت ئیلا 5 ساڵ بمێنی لەو 5 ساڵە جاران 6 مانگ بوو بە خۆت ئەتوانی بچی بێتەوە ئەو قسەم ئەگەر بۆ دووبارە بکە 100 ساڵیش لێرە بژی ئێوێ زۆر هاتوچۆ بکەیت نابێت ئەبێ 5 ساڵ لێرە بمێنی مختار ئەمنیات هاتوچوت هەیە لە سیستەم دەرێتێ ناتوانانی بلێ ناوەڵە ماوم لێرە لە سیستەم جاران 6 مانگ لەو 5 ساڵە توانی بڕۆی بێ ئێستا کردیان یەک ساڵ باشە بۆ کەسێک کە لە کوردستاندا دەنیشت بەڵێ ویزێکی یەک ساڵی یان 2 ساڵی وەردەگری متعددە باشە لەگەڵ ئیقامەکە چ جیاوازێکی ئەگەر هەر جارێک بێتە تورکیا هەمان شت نیە زۆر ویزەکەش باشتر و هەرزانتریش نیە تقریبا ئەزانی چی هەیە مەسەلا ئەلێ ئەو زەڵامەشەوە فکرەکە ئەلێ ئەمە دنیاە سیاسەتە بەیانی وتیان ئیقامە نییە فیزە نیە عەفوان فیزە نیە ئێبا ئیقامەیەک لە جورفانم بێ بەڵام ویزەکە بە خزمەتت ئێستا حالیان
پێنج شش ڕۆژە بێ ئیقامە فیزا وەستاوە ئەلکترۆنی عێراق هەموو ەزانێت ئیتاجرە ناتوانانی بێ ئیشێکیان زەروری نەخۆشیێنە بۆ خەستخانەخواانەکە ناتوانانی بێ بەس ئەو قامەیە لە جیرفانی بێ نیوەی شەو بلێتێک تایرەی برێ بە 2 ساعت لێرەیە. ئێوە لە مێژە لێرە دانیشتون؟ ئەمن ساڵانە سەردانی ئێرە دەکەم ساڵی لە مانگی 4 و 5ەوە تاکو کۆتایی مانگی 12 و 11وان. باش ئیقامەت هەیە؟ ئیقامەم یەکی مانگ موعیدی ئیقامەم هەیە تەقدیمم کردووە بۆ ئیقامە. باش چاوەڕێ دەکەی چەند پارەت بچێ؟ لە ئیقامەی تقریبا $200 $300. یعنی تا ئێستا ڕوون نییە چەند تاکو ئێستا تۆ داوە تا نووسنگەکانیان بۆ خۆت چووی؟ بۆ خۆم چوومە ئەو شوێنانی کە ئەوراق و شتەکەت بۆ جێبەجێ دەکەن بە هۆی سیمکارتەوە نامەی نامەیەکت بۆ دێتەوە لە ڕێی کۆمپانیایوانەوە کە سەرە و شتەکەت بۆ دەنووسن. باش هەندێک جار دەگوترێت وەرگرتنی قامە پارەیەکی زۆری تێدەچێت شتیوان نیە بەڵام ئەوە بووە پارەیەکی زۆر تێدەچێت دەستا و دەستێ دەکا کەسێک تورکیا نازانیان کەسێک زمانشان برادێکی نیە لە ڕۆی هێشکەوە بەهۆی پارەیەکی زۆرەوە دەستا و دەستێ. باش هەندێک خەڵک لە شارەکانی کوردستان لە ماڵ دانیشتون نووسنگەکان لە کوردستان دەڵێن ئیقامەتان بۆ دەردێنی بەبێ ئەوەی بۆ خۆی لێرە ئامادە بێ دەتوانانی ئیقامە دەردێنی بەبێ ئەوەی بۆ خۆی ئامادە بێ ئیقامەنیەوە تەزویرە بۆ تەزویرە ساختەیە و بۆ دەکرێت و بەلایەن کەمەوە 100 لیرە 150 لیرە دەڕوە. 100 لیرە یعنی ئەو نووسنگانەی کە لە هەولێرن یانەوە لە سلێمانی هەر شارێکە دڵی لێرە دەبێت لە خانوشتت بەناوەوە بێ هەتا بۆت بکەن. ینی بە ساختە دەکەن بە ساختە دەبێت و خراپیشە هەموو شتێک تەزویر خراپ. بەسەردا ناتوێت؟ بەڵێ بەڵێ هەر بۆ گەشتیاری؟ بەڵێ هاتم بە سیاحەت ناتەوێت ئیقامە دەربێنی؟ نەوەڵە بەتەوام گەڕێمەوەی شەڕ. چیت بینی چیت نەبینی؟ وڵای خۆشە تووشە شوێنێکی زۆر خۆش. جێ ئەوازیەکەت بینین لەگەڵ کوردستان ینی تۆ هەفتەیەکە هاتووی خەڵکی ئێرەت چۆن بەرچاو کەوت هەژارن خەڵکیشی مەشغوڵە مەشغوڵ شوێنێکی خۆشیشە ئەو بڕان و کارە با ئەمە باسی شوێن ناکەین باسی ژیانی خەڵکەکە ئەوی کە تۆ بینیت سەرنجی ڕاکێشای وڵای خەڵکیشی مەشغوڵە هەمویان مەشغوڵن بە دوای ژیان بە دوای پەیداکردنی پارە بەس ژیانێکی قورسیشە لێرە بە بەراو لەگەڵ کوردستان کام ژیان ئاسانترە؟ وڵای هەر کوردستان باشترە باشترە چکە لێرە ینی ئیشیشکەی ڕۆژانێکی وا دەست ناکەوت ئەوەی کە دەستی شتەکەی بەشی کرێخان و مەسرەفات دەکات بەشی سیتر ناکات لەگەڵ ئەوەش حکوومەت بازەکی زۆریش دەست زەریبەی زۆرێن هاوڵاتیانی بیانی بەشێکیان کە ئیقامەی گەشت و گوزار وەردەگرن بەشێکیشیان کە لێرە خانوویەک بە چەند دەفتەرێک دۆلار دەکڕن بە ئامانجی ئەوەی ڕەگەزنامەی تورکی بەدەست بێنن بەڕاست دەتوانن ڕەگەزنامەی تورکی وا بە ئاسانی بەدەست بێنن؟ لێرە ئیقامە وەرگرتنەکە ئاسانە ئیقامە هەیە بە مەوعید و پێدانی باج دیاری کراو و هەروەها پێدانی گرێبەستی کرێی و دەرکردنی بیمەی تەندروستی دەتوانین دەربینی بەڵام ئەو ئیقامەیە هیچ تەسیری نییە و نابێت بە ڕەگەزنامە لە دوای 5 ساڵ خەڵک زۆر کەس بە هەڵە لەوە تێگەیشتە لە کوردستان و لە وڵاتانی عەرەبی و لە ئێرانیش پرۆپاگاندەی ئەوە دەکەن کە ئیقامە بە ئاسانی دەردەنین ئەو ئیقامە زۆر بە ئاسانی دەدەین دێ تورکیا لەبەر ئەوە ئیقامە ئەو جۆرە ئیقامی دەدە لە بۆی خەڵکێک پارەی بێنێ طبعا ئەوە هاوڵاتیان دەمێت ئاگادار بکەمەوە هاوڵاتیانی کورد ئەو ئیقامەیە بە کەڵک دەرکردنی ڕەگەزنامە نایە ئێستا خەڵک زیاتر ڕووی لە هەوڵدان بۆ دەرکردنی ڕەگەزنامە بەهۆی وەبەرهێنانەوە کردووە طبعا وەبەر لە 18 ئەیلولی ساڵی 2010 یعنی کەمتر لە ساڵێک پێش ئێستا لەلایەن دەوڵەتی تورکیاوە هەندێک تعلیمات دەرچوو سەبارەت بە ڕەگەزنامە تعلیماتەکان قورس بوون لە ملیۆنێک دۆلار ئێستا کراوەتە 250,000 دۆلار لە 18 ئەیلول کرایەوە گۆڕانکاری
ئێمە ئەگەر قسە لەسەر مەسلەی ئەو ئیقامەیە بکەین خەڵکێکی زۆر دەڵێ ینی لە دەرەوە نووسنگیان داناوە لە دەرەوەی تورکیا بەبێ ئەوەی کەسەکە خودی خۆی ئامادە بێ ئیقامەکەی پێدەدەن ئەم ئیقامانە بەڕاستی ساختن یعنی ئیقامەی باوەڕ پێکراوە لە ناو کەسە ئیقامەی دەردەنی دەبێت خۆی بێ ئیمزا بکە ناتوانێت حتا وەرجێڕ ناتوانێت لەگەڵی بچی وەرجێڕی خۆیان هەیە لە دائیرەی ئەمنیەتی ئێرە و دایرەی کۆچی ئێرە فەرمانگەی کۆچ بەڵام هەندێک لەوان هەندێکی تر دەڵێن خانوویەک بکڕی بە چەند دەفتەرێکی تر تەواو تۆ دەبیت ڕاستە وەبەرهێنان بە 250,000 دلار بەڵام دەبی بە ڕێگای بانک پارەکە حواڵە بکرێ و دوایێ شارەزای خانوبەرە راپۆرت دەداتن هەڵبەتەوە پرۆسیدۆری خۆی هەیە دەبی 3 ساڵیش بمێنێتەوە پارێ بۆ نییە دەستکاریکە ئەو خانووە دەبێت لە بۆ ماوەی 3 ساڵ دەستکاری نەکرێ کڕیاری خانوو دێ لە دایرەی لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرەیانی لێرە دایرەی تاپۆی پێ دەڵێن لێرە دەبێت تەعاهود بدە کە 3 ساڵ دەستکاری ئەو خانیان ناکە و نایفرۆشێ باشە کەوایە کارێکی زەحمەتە و ڕێگایەکی تریش هەیە مەسلەی ژن خواستن و یان شوکردنی کچێک بە هاوڵاتی پێش مەسلەی زەواجکەوە مەسلەیەکی ئاسانە مەسلەی حەقی هەموو هاوڵاتیەکە دەمێ باسی مەسلەیەکی تریش بکەم ڕێگایکی تریش هەیە ئەگەر 500,000 دلار لە بانکدا بنێ تەعاهود بدەی کە بۆ ماوەی 3 ساڵ دەستکاری ئەو پارەیەنەکەی ئەو پارەیە لە بانکدا بندێ بەو هۆیشەوە حەقی خۆتە ڕەگەزنامەی تورکی وەرگری بەڵام ئەوانەی کە گوتم تقریبا 7 8 9 هەتا دەمان دەخایەنی ئەوە نییە کە ڕێکلامی بۆ دەکرێت دەڵێن بە 2-3 مانگ ڕێگای سێمیش هەیە ئەویش بە بەکارخستنی 50 هاوڵاتی تورکی لە کۆمپانیایەکیان لە کارگەیەک یعنی بە سێ لەو ڕێگایە کە سێ ڕێگای وەبەرهێنانن دەتوانرێت ڕەگەزنامەی تورکی خەڵکی زەنگینی دەوێت خەڵکی فەقیر ناتوانێت خەڵکی زەنگین خەڵکێکی زۆریش لە زەنگینەکانی وڵاتانی عەرەبی خاستن لە لیبیا و لە عێراق لە دوای ڕوخانی ڕژێم و ئەو کەسانی کە پەراگەندە بوونە و لە یعنی ماونەتەوە کاتی خۆی دەوڵەمەند بوونێ هاتوون لە بۆ ئیستانبول زۆر باشە بەڵێ سەبارەت بە دەرهێنانی ئیقامە تۆ لە محکەمەی ئیستانبولیش کار دەکەی کەسێک فری و دراوە خەڵک فری و دەدرێت لە خەڵکێکی زۆر فری و دەدرێت خەڵکێکی یەکجار زۆر فری و دەدرێت حتا بە گرێبەستی وەهمی گرێبەستی وەهمی مەسەلەن 6 مانگ پێش ئێستا برادێکی مسریم چوو هاوڵاتیەکی ئێرە بە ناوی گرێبەست بە ناوی فرۆشتنی خانوو پارەی لێ وەرگرت و هەتا ئێستا پارەکەی نەداوەتەوە خانووش نییە وەهمیە چەندی زەرەر کردو تقریبا نزیکەی پارێکی زۆر نەبوو نزیکەی 250,000 لیرە بوو ینی بە 50,000 دلارێک تقریبا لە بۆ کاتە دەیکرد بەڵام 50,000 دلار بەڵێ 50,000 دلار پارەیەکی کەمیش بووە بەلای تۆ بەلای من کەم نییە بەڵام ینی لەوە زۆر هەڵخەڵەتانی لەوە زۆر گەورەتر زۆر زیاتر هەیە کەواتە دەبی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادار بن ئەمانە تەنها دەنگۆیە دەنگۆ نییە ڕاستی هەیە بەڵام دەنگۆش زۆرە ینی مەسەلەی پێدانی ڕەگەزنامەی تورکی دەنگۆیە لە ڕێگای ئەم ئیقامەوە شتانەوە لە ڕێگای ئیقامەی ئاسایی ئەو ئیقامەیە بەبێ ئیقامەی کار بە ئیقامەی کار لەوانەیە لە دوای 5 ساڵ ئەوی شەرت و شروتێ نابێ زیاتر لە 180 ڕۆژ تورکیات بەجێهێشت بێ جەنابەت باسی مەسلەی هاوسەرگیریت کرد هاوسەرگیری دوای 3 ساڵ هەموو هاوڵاتێکە هاوسەرگیری لەگەڵ هاوڵاتی تورک بکە بە شێوەیەکی ئاسایی داواکاری پێشکەش دەکە دەچێت بۆ ئەنقەرە لەوانەیە لە ماوەی 4-5 مانگ دێتەوە و یعنی زۆربەی کاتیش بە شێوەیەکی ئەرێنی دێتەوە یعنی ئەوە حەقی خۆیەتی بەڵام وەبەرهێنان هەروەک بە عەرزی جەنابەتم کرد بەو سێ ڕێگایە دەبێت بە ئامانجی باشترکردنی ئابووری وڵاتەکەی حکوومەتی تورکیا هەندێک هەنگاوی ناوە بۆ ئەوەی سەرمایەداران و کاسبکارانی دنیا بهێنێتە وڵاتەکەی تاوەکو ئابووری وڵاتەکەی ببوژێنێتەوە یەکێک لە ڕێگاکان پێدانی ئیقامەیە بە هاوڵاتیانی بیانی لەم بەدوادا چونە بۆمان دەردەکەوێت هەموو ئەو ڕێگایانەی کە حکوومەتی تورکیا ئاسانکاری کردووە بەبێ پێدانی پارەیەکی یەکجار زۆر بەم وڵاتە
حکوومەتی تورکیا بە هیچ شێوەیەک ئامادە نییە ڕەگەز نامەی تورکی بە هاوڵاتیانی بیانی بدات ئەوەی دەگوترێت بە پێدانی ئیقامەی گەشت و گوزار و دوای 5 ساڵ وەرگرتنی ڕەگەزنامەی تورکی ئەمە تەنها قسەیە و لە شەقامەکاندا خەڵکی پێ فری و دەدرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.